سەردانی سلێمانی ڕەفیق حیلمی لەم بارەیەوە نووسیوێتی تەلگرافەکانی بینی سمکۆ و شێخ مەحموود ئینگلیزەکانی خست بۆ هیواوە لەبەر ئەوە ڕێگەیاندا کە سمکۆ بێتە سلێمانی کە ئەم دەنگەش بڵاو بۆوە سلێمانی بەجارێ خرۆشە ناو و شوورەتی سمکۆ و باس و حەکایەتی ئازای و قارەمانی ئەم کوردە ناودارە دەمێک بوو گەیشت بۆ کوردستانی عێراق لەبەر ئەوە هاتنی بۆ سلێمانی بۆ مەسەلەی کورد بە مزیجێنی ئەژمێردا و هیوای نیشتیمان پەروەرەکانی تازا کردەوە. سمکۆ یا ئیسماعیل ئاغای سەرک عەشرەتی شکاک لە دڵی هەموو کوردێکدا جێگەیەکی بەرزی هەبوو بە قارەمانێکی میلی ئەدرایە قەڵەم. حکوومەتەکانی تورک و ئێران بە چاوێکی پڕلەچین و شکەوە تەماشایانە کرد. لەبەر ئەمە هاتنی بۆ سلێمانی شتێکی کەم نەبوو. گەورە و بچووک بە ژن و پیاوەوە لەم هاتنە ئەدوان و بێ ئۆقرە چاویان لە ڕێبوو چاوەڕوانی گەیشتنی ئەم قارەمانیانە کرد. ئەیانوێ ساتێ زووتر بە دیداری شاد بن. ئەوانە کە کورد و نیشتیمان پەروەر بوون سمکۆیان بە قارەمانێکی میلەتی ئەهاتە بەرچاو. هیوای ئەویان لێ ئەکرد کە ئەم هاتنەی ببێتە هۆی گۆڕینی مەجرای سیاسەت تا تەرازووی کوردایەتی سەرکەوێ و شێخ مەحموود لەو دووڕیانەوە کە لێی وەستا بوو بخرێتەوە سەرڕی مەبەست واتە ڕووی پێ بکرێتە مەسەلەی کوردستان. مستەفا پاشا لە هەموو کەس زیاتر بەکەیف بوو. لەو حاڵەوە کە تیا بوو چوو بۆ حاڵێکی ترەوە خۆی قیت کردەوە بوو بە کوڕی 14 ساڵ ئەویش لە سەودایەکی ترا بوو بە تەمای ئەوە بوو سمکۆ شێخ مەحموود بەرەو ئامانجی خۆی بەرێ. لەو خەیاڵەدا بوو کە سیاسەتی ئینگلیز بێتە جێ لە پێش هەموو شتێکە تورک لە ڕەواندز بکرێتە دەرەوە خەبات و ئاژاوە بگاتە کوردستانی تورکیا بە کورتی بۆ شکاندنی پشتی مستەفا کەمال هەوڵیەدا. ئیتر هاتنی سمکۆ بۆ سلێمانی نزیگەبەوە ئینجا لەسەر فەرمانی مەلیک خانووەکەی شێخ مستەفای نەقیب پاکرایەوە و ڕێکخرا. ڕۆژی هاتنی سمکۆ سەرپاچی سلێمانی بەجارێ لە ماڵ هاتنە دەرەوە زۆربەی سوارەی عەشایری دەوروپەش چوون بە پیریەوە. شاری سلێمانی وەکو بووک ڕازایەوە لە ناو ئاهەنگێکی گشتی و زەماوەندێکی میلی و نەتەوەییە بەرەوپیریەکی زۆر شیرین و شاهانەی بۆ کرا. شەوێک پێش گەیشتنی شاری سلێمانی بەسانی شارە مێرولە وروژە دەرزیت بە هاویشتایە نەئەکەوتە سەر ئەرز تا ڕۆژ خەو لە چاوی کەس نەکەوت. شتێکی کە سیر بێ ئەوە بوو تورک خواکانیش لە کەیفا بوون بەڵکو ئەوان لە کوردپەروەرەکان زیاتر نەشئیان پیا کردبوو. وا دەرەکەوت کە بەلای دەستەی تورک خواکانیشەوە هاتنی سمکۆ جێ هیوا بوو و بۆ سەرکەوتنی سیاسەتی تورک و مەبەستی خۆیان بە باشیانەزانی. ڕۆژ ئاوا بوو کە لە مستەفا پاشا کاغەزێکم وەرگرت داوای ئەوەی لێکردم کە هەر بەو شەوە گۆرانیەکی جوانی میلی ڕێک بخەم و فێری قوتابیەکانی بکەم بۆ ئەوە کە لە بەرەوپیری سمکۆدا بخوێنرێتەوە. دەست بەجێ چوومە مەکتەبی ئەعدادی. شەو بوو بە ڕۆژ لەبەر ئەمە بە ئاسانی قوتابیەکان کۆکرانەوە تا ئەوان کۆبوونەوە منیش گۆرانیەکم ئامادە کرد. تانیوە شەو لەگەڵ دەستەی قوتابی گۆرانی خەریک بووم و هەموو شتێ جێبەجێکرا. قوتابیەکان لە خۆشییانیان ئەزانی چی بکەن پیان عەرزی نەئەگرت بە تەمانە بوون ئەو شەوە سەرخەوێ بشکێنن بۆ ئەوە چوونە ماڵەوە کە بۆ سبەینێ خۆیان کۆبکەنەوە. ئەو سبەینەیە کە جەژنی کورد بوو ئەچوون بە پیری پاڵەوانی کوردستانەوە. بەیانی ئەو شەوە پێش هەتاوکەوتن ئەهالی شاری سلێمانی ورد و درێژ بە پیا و ژنەوە ڕژابوونە کۆڵانەکان. قوتابیانی مەکتەبەکان لەو کۆڵانەدا کە ئەچوو بۆ ماڵی شێخ مستەفا لەگەڵ عەسکەر و پۆلیس بەرامبەر بە یەک ریزیان بەست بوو. بۆ ڕاگرتنی ئەمانە و ڕێخستنیان زابتە کوردەکان و مامۆستاکان بە چوستی لە هاتوچۆدا بوون. خەڵک تا ئەهات زۆر ئەبوون و لەو دەشت و کۆڵانەدا جیان نەئەبووە. تەلار و پێشهەیوان و بەرپەنجەرەی خانوەکان و سەربانی مزگەوتی گەورە و دوکان و بازار جمەیە هات. دێهاتی و لادی نزیکی سلێمانی بەجارێ ڕویان کرد بۆ ناو شار. لە دوای ئەمانە و چاوەڕوانیەکی بێ ئۆقرا نزیکی نیوەڕۆ سیارەی شێخ قادری سەرک ڕەئیس دەرکەوت. خەڵقەکە جارێکی تر خرۆشان و بەیەکا چوون. مامۆستا خوێنگەرمەکان و زابتە چوست و چالاکەکان گورج بوونەوە و چوون بەلای قوتابیان و عەسکەرەکانەوە. ئیتر بۆ کڕنۆش سەڵاو چاوەڕوانی ئیشارەتی بوون. ریزی قوتابیان بەرامبەر بە ریزی عەسکەرەکان وەکو دوو خەتی ڕاستی بەڕاستە کێشرا وەستا بوون. چاویان بڕی بووە دەمی زابت و مامۆستاکانیان لە پڕ سیارەیە گەیشتە پێشەوە و دەرگاکەی کرایەوە. بەتەنی شێخ قادرەوە باڵای بەرز و قەدی شمشاڵی سمکۆ دەرکەوت. پەڵنجی کوردستان لە بەرگی عەسکەریە بە وێنەی ژەنەڕاڵێک هاتە پێشەوە. چاوێکی بەو خەڵکەدا خشاند و بۆ سەڵاو هەردوو دەستی بەجارێ بڵند کردەوە. ئیتر لەگەڵ هەلهەلە و چەپڵە ڕێزانی ژنان لەلایەکەوە گوڵباران و دەنجی بژی و لەلایەکی تریشەوە گرمەی تۆپ دەستی پێکرد. فرمێسکی شادی بەری چاوی نیشتیمان پەروەرەکانی گرتبوو بۆ ماوەیەک لەهۆش خۆیان چوون. لە مێژووی ڕۆژە گرنگە پیرۆزەکانی سلێمانیە دوای ڕۆژی گەڕانەوەی شێخ مەحموود لە هیندستان ئەم ڕۆژە یەکەم ڕۆژی شادی و پیرۆزی سلێمانی بوو. ئەو ریزە قوتابی و ئاسکەرانە کە لە کڕن و شاوەستا بوون چاوەڕوانی سمکۆ بوون ئەبوو بە بەردەمیان نابڕوا و بیان پشکنێ. اینجا سمکۆ بە هەنگاوێکی ڕێک و لەسەرخۆ بەرەو ئەوان ئەجوڵایەوە.
لەو ساتەدا لە شاهێ لەو شاهانە ئەچوو کە لە بیر و خەیاڵی کووردا ئەژین. تابی لەگەڵ گۆرانی بە خێرهاتنە دەستیان کرد بە گوڵباران و عسکەر و پۆلیس بە تفەنگە بریسکەدارەکانیانەوە لە سەڵاوە وەستان. وێنەی ئەو ساتەی سمایل خان و دەستە سوارەکەی پڕ لە چەکی شکاک ئەشیا کە بچێتە لاپەڕەکانی مێژووی کوردەوە. سمکۆ خۆی هەرچەند بەرجی عسکەری لەبەرابوو، بەڵام لەگەڵ ئەمەشا نیشانەی ڕەگەزی کوردایەتی ئەو بە جێگەیەکی بەرزەوە ئەبینرا، واتا کڵاوێکی کوردانەی شکاکیشی لەسەر نابوو. چەند هەورێک و مشتی بە دەوری ئەم کڵاوەدا پێچابوو و تێئاڵاندبوو. ئەو پیاوانەی کە لەگەڵیشی بوون بە بەرجی کوردی شکاکەوە لە کوردستانی باکوورەوە دیارەکی بەنرخ واتا دیمەنێکی شیرینی براکانی ژووریان بۆ هانی بووین. مستەفا پاشای دۆستی دێرینی سمکۆ بە وتارێکی گەرم و بەهێز داستانی دوور و درێژی ئەم بێچۆشێرەی بۆ جێڕاینەوە. مێژووی پاڵەوانی و نیشتیمان پەروەری سمکۆ و ئەو کارە ساتانی بۆ هۆنینەوە کە لەم ڕێیەدا بەسەری هاتبوو. ژمارەی هەشتی هەفتەنامەی ڕۆژی کوردستان زمانی حکوومەتی کوردستان ڕیپۆرتاجێکی درێژی لە سەرچوونی سمکۆ بۆ سلێمانی بەم جۆرە نووسیوە. قاهرەمانی کوردستان حەزرەتی ئیسماعیل ئاغا سمکۆ. هەفتە لەمەو پێش جەنابی تاهیر ئەفەندی سەرکاتبی حەزرەتی ملوکانە بە قووەتێکی سواریەوە تەشریفی حرەکەتی کرد بۆ ئیستیقبالی حەزرەتی قاهرەمانی کوردستان جەنابی ئیسماعیل ئاغا. ڕۆژی حوتی کانون سانی 39 کە جەنابی ئاغا قۆناغی نزیک سلێمانی بووەوە، حەزرەتی ڕئیس ڕوئەسا جەنابی شێخ قادر ئەفەندی کە لە مەعیەتی مبارەکیدا قوماندانی تابوری ژاندرمە بە قووەتێکی زۆرە و کولی ئەشرافی مەملەکەت مەوجود بوون بۆ ئیستیقبال حرەکەت فەرما بوو نزیکی مەنزڵی تەشریفی چوو بە پیریەوە. ڕۆژی هەشتی کانونی سانی 39 عمومی دەوائری حکوومەت تعتیل کرا، ئەهالی دوکانیان هەڵگرت، عمومی ساداتی کیرام و مەئمورانی عسکەری و مولکی ڕوئەسا و ئەشراف و منەوەران و ئەهالی محتەرەمە بۆ مەراسیمی ئیستیقبال نزیکی نیو سەعات بە سواری و بە پیادە حرەکەت و ڕویان کردە ڕێگای ئیستیقبال و ئینتیزار. جەنابی ڕئیسی داخلیە لەگەڵ جەنابی کەپتەن چپمان وەکیلی فەخامەتی مەندوبی سامیدا بە ئۆتۆمبیل و سائیری ڕوئەسای حکوومەت قسمەن بە ئۆتۆمبیل تا سەعاتی ڕێگا ئیستیقبالیان کرد. هەرچی ڕوئەسای عەشایری کە لە سلێمانی حازر بوون هەر کەسە بە خۆی و دەستە و دایرەیەوە بە سوورەتێکی منتەزەم و جیاواز داغڵی مەراسیمی ئیستیقبال بوون. لە پاش تەرتیب و تەنزیمی ئەم مەراسیمە گەردوونە حەزرەتی جەلالەتی مەلیک دامە شەوکەت و ساعەت لە 6 کوردی لە شارەوە نزیکی نیو سەعات ڕێگا بۆ ئیستیقبال تەشریفی فەرمووە و لە جێگای مەخسوس ئینتیزار و ئیسراحەتیان فەرموو کە تەشریفی مبارەکی حەزرەتی ئاغای نامدار نزیک بووە لە ڕیاسەتی قۆماندانی میلیدا. عمومی قەتەعاتی سواری میلی ملوکانە ساعەتی ڕێگا لە شار دوور تا کەناری شار لە هەردوو لای ڕێگادا سەڤەستەی ئیحترام و سەلام بوون و عەرزی تەعزیمات و تەبریکاتیان کرد. لە پاش قەدەرێ کە حەزرەتی ئاغای نامدار لەگەڵ جەنابی ئەحمەد ئاغای برای محتەرەمی و سایری خزمان و مەعیەتی مبارەکی و ڕوئەسای کیرام و زیل ئەحترامی عەشیرەتی پشدەر جەنابی بابەکر ئاغا و جەنابی عەباز ئاغا و سایری ڕوئەسای پشدەر و مەنگڕ و ئۆجاغ لە خزمەت جەنابی ڕئیس ڕوئەسا حەزرەتی شێخ قادری ئەفەندیدا بە تەواوی نزیکی مەوقعی مەخسوسی جەلالەتی حەزرەتی مەلیک بوونەوە. ئەوسا گەردوونە حەزرەتی تاجداریش تۆزێ چووە پێشەوە. هەردوو تەڕەفدا مسافەحە و بەیانی خۆش ئامەدی و تەبریکات و لەوازیمی محیبەت و حورمەتی فەوقەلعادە لە هەردوو جیهەتەوە بەجێهێنرا و بە ئیرادەی ملوکانە حەزرەتی ئاغای محتەرەم لە گەردوونەی مەخسوسەی ملوکانەدا ئەخزی مۆقعی فەرموو لە خزمەت حەزرەتی مەلیکدا گەڕانەوە بۆ شار. ئومەرا و زابتان و عەساکیری مەنسوورەی کوردستانیش کە لە خاریجی شاردا بە سوورەتێکی منتەزم سەف بەسەی ئیحترام و سەلام بوون ڕسمی تەعزیمات و سەلامیان ئیفا و گەلێک گۆرانی وەتەنی خۆشیان خوێندەوە و دوعای تەرەقی و موفەقەتی حکوومەت و میلەتی کوردیان کرد. لە تەڕەف جەلالەتی حەزرەتی مەلیک و حەزرەتی ئاغای نامدارەوە تەفتیشی عەسکەرەکان کرا و یەکەیەکە مەزەری سەلام بوون. لە دواییدا بە عمومی عەودەت کرایەوە بۆ خانووی مۆقعی مەخسوسی حەزرەتی ئاغای محتەرەم و لەبەر دەرگا تەوەقوفیان فەرموو. لەوێدا هەموو شاگردانی مەکتەب بە سوورەتێکی ڕێکوپێک لە سەفی حورمەت و ئینتیزاردا ڕاوەستان. گەلێک گۆرانی و ئەشعاری کوردی وەتەنی بە تەئسیریان خوێندەوە کە دڵی سامعینی ئەکرد بە ئاو. لە تەڕەفێکێ لە شاگردانی مەکتەبەوە بە مناسەبەتی ئەو ڕۆژە مبارەکە و ئەو زاتە محتەرەمەوە نوتقێکی جوان و ڕەوان خوێنرایەوە کە عەرزی خۆش ئامەدی حەزرەتی ئاغای نامدار دوعای بەقای موفەقیەت و تەرەقی حەزرەتی مەلیک و میلەتی کورد بوو. لەم ئیستیقبالە منتەزیمە و لەم مەنزەرە محتەشەمە عادەتەن عالەمی کوردیەت و قەومیەت ئیحیا بووە. لە پاشدا مسافرینی محتەرەمە لە خزمەت حەزرەتی جەلالەتی مەلیکدا تەشریفیان چووە مەقامی خصوصی خۆیان. حەقیقەت ئەم ڕۆژە ڕۆژێکی تاریخی و زۆر مقەدەسە. ئێمە ناتوانین دەرچی مەعالی و مەدح و سەنای خەدەماتی وەتەنپەروەرانە و
ئیقداماتی فیداکارانەی حەزرەتی ئاغای نامدار بکەین، لاچین بە ناوی عمومی میلەتی کوردەوە عەرزی خۆش ئامەدی و تەبریکاتی حەزرەتی ئەم قەهرەمانی کوردستانە و ڕەفیقانی محتەرەمی ئەکەین و بە تەشریفاوردنیان ئیعلامی مەسار و ئیفتیخار و سەعادەت و موفەقەتی هەموو قەومی کورد لە بارەگاهی کبریا ئیستیرحامەکەین. هاوزەمان لەگەڵ سەردانی سمکۆ بۆ سلێمانی چەند ئەفسەرێکی تورک، تۆپال ڕەمزی، فەوزی بەگ لەلایەن تورکەوە لە ڕەواندزەوە هاتبوون بۆ گفتوگۆ لەگەڵ شێخ مەحموود. لە ڕێگەی موسڵیشەوە فەتاحی ئەمینی عەتار ژنبرەی شێخ مەحموود و ئەفسەری تورک هات بۆ سلێمانی. ماوەیەک بوو ئاڵوگۆڕی نامە لە نێوانی شێخ مەحموود و ئوزدەمیر فەرماندەی هێزەکەی تورک لە ڕەواندز هاتوچۆی نوێنەرانی هەردوو لا بەردەوام بوو. ئەوانە توانیان شێخ مەحموود لە ئینگلیز دوور بخەنەوە و ڕای بکێشنە ناو سیاسەتی تورکەوە. سمکۆش پاش گەیشتنی تێکەڵاو بوو. شێخ مەحموود و سمکۆ و 20 کەس لە پیاوە ناسراوەکانی کوردستانی عێراق و ئێران مەزبەتەیەکیاندا بوو بە تورک دەربارەی مافەکانی کورد و ڕێخستنی جۆری پێکەوە ژیانی کورد و تورک. دەستێکی نوێنەرایەتیشیان لە ڕەفیق حیلمی، ئەحمەد تەقی، فەتاح ئەمین عەتار پێگەنا لەگەڵ نوێنەرانی تورک فەوزی بەگ و ڕەمزی بەگ بچن بۆ گفتوگۆ بۆ تورکیا. سمکۆ لە گفتوگۆکانی لەگەڵ نوێنەرانی ئینگلیز هیچ بەڵێنێکی سەبارەت بە مافی نەتەوەی کورد وەرنەگرت بوو. لەبەرەوە لە چوونیدا بۆ سلێمانی نەک هەر نەیتوانی شێخ مەحموود و ئینگلیز پێک بێنێتەوە، بەڵکو خۆشی لە ئینگلیز هەڵگەڕایەوە، لەگەڵ تورک ڕێکەوتەوە. لەو ڕۆژانەدا نێوانی شێخ مەحموود و بەریتانیا بە تەواوی تێکچوو بوو. بە وردی ئاگیان لە کەینوبێنی شێخ مەحموود و تورک بوو. ئەیانویست شێخ مەحموود لێبخەن و سلێمانی لەژێر دەست دەربهێن و بیخەنە سەر دەوڵەتی تازە دامەزراوی عێراق. ئەدمۆنس پلانی ڕووخاندنی حکوومەتی کوردستان بەم جۆرە ئەجێڕێتەوە. لەبەر ئەوە لە 16 شوبادا بە فڕۆکە چوون بۆ بەغداد. لەوێ لە کۆنفرانسێکە بە هاوبەشی سێر هێنری دۆبس و بۆردیل نومن لەلایەک و سەرتیپی هێزی ئاسمانی بۆرتون و فەرماندەی هێز ماکنیز بە نوێنەرایەتی سەرکردایەتی گشتی لەسەر پلانی کاری ژێر و پێگاتین. یەک لە 21 شوباتدا کۆمیسیاری باڵا مەحموود بە تەلەگراف داوا بکا بۆ بەغداد. دوو هەر لە جێبەجێکردنی فەرمانەکە سەرپێچی کرد هێزی ئاسمانی بەسەر سلێمانیدا دەست بکە بە فرینی نمایشی و فرێدانی بەیان، تێیدا لێخرانی ئەو ڕابگەێنێ و 5 ڕۆژ مۆڵەتی بدەنێ لەگەڵ هەموو ئەندامانی ئەنجومەنی بەڕێوەبەرایەتی بچن بۆ بەغداد. سێ بۆ بەهێزکردنی هێزی ناوچەیی و پشتگیری لە هەر جۆرە پەلامارێکی کتوپڕ بۆ سەر ئەم لایە، 2 گروهان لە کەرتی چواردەی سیک بە شەمەندەفەر ببرێتە کنگربان و لەوێشەوە بە فڕۆکە بگوێزرێنەوە بۆ کەرکووک. 4 ئەگەر مەحموود شاری بەجێ نەهێش سەربازگا و بارەگاکەی بۆمبارام کرێ. دەسەڵاتیش درا بە من ئاگاداری سمکۆ بکەم کە دەوڵەتی ئێران بۆی کۆمیسیاری باڵاوە لێبوردنی ئەوێ قبول کردووە و هانی بدەم سلێمانی بەجێبهێڵێ. ئینگلیزەکان نەیانتوانی بە هەڕەشە شێخ مەحموود لابن، لەبەر ئەوە هەڕەشەی بۆمبارانیان لە خەڵکی سلێمانی کرد. لە ڕۆژی 23/2923دا بەیاننامەیان بە فڕۆکە فرێدایە خوارەوە داوایان لە سمکۆ کرد کە سلێمانی بەجێبهێڵێت بۆ ئەوەی لە بۆمبارانی سلێمانیدا تووشی زەرەر نەبێ. لە ڕۆژی 26/2923دا بەیاننامەیەکی تریان بۆ شێخ مەحموود و دانیشتوانی شاری سلێمانی بە فڕۆکە بەسەر سلێمانیدا بڵاو کردەوە. داوایان لە شێخ مەحموود و دانیشتوانی شارەکە کرد چۆڵی بکەن چونکە بۆمبارانیەکەن. لە ڕۆژی 28/2923دا سمکۆ سلێمانی بەجێهێشت. بۆ ڕاوێژ ڕەشید جەودەت کە یەکێ لە ئەفسەرە هاوکارەکانی شێخ مەحموود بوو لەگەڵی چوو بەرەو ناوچەکانی سنوور. پاژەوان شێخ مەحموود بە لەشکرەوە چووە ئەشکەوتی جاسەنە، دانیشتوانی شارەکەش ڕویان کردە دیهاتەکان. لە تاریکولێڵی بەیانی 4/3/1923دا فڕۆکەکانی بەریتانیا سلێمانیان بۆمباران کرد. سمکۆ بەر لەوەی سلێمانی بەجێبهێڵێ بەهۆی ڕۆژنامەی ڕۆژی کوردستانەوە سوپاسنامەیەکی بەم جۆرە بڵاو کردەوە. لەسەر دەعوەت و ئیرادەی حەزرەتی جەلالەتی مەلیکی کوردستان و سەید السادات جەنابی مەلیک مەحموودی ئەوەل دامە شەوکەتوه بە کەمالی شەوق و شەتارەتەوە بۆ کەسبی شەرەفی زیارەتی حەزرەتی مەلیکی موعەزەم هاتمە سلێمانی. لە هەموو خصوصێکەوە مەزهەری تەوەجوهات و عینایەتی حەزرەتی ملوکانە بووم. لەبەر ئەوە بە هەموو مەوجودیەتمەوە عەرزی تەشەکر ئیفتیخار ئەکەم و لە شێوەی ئینسانیەت و حسیاتی قەومیەت پەروانە کە لە مەراسیمی ئیستیقبالدا لە تەرەف جەنابی ڕئیس الرؤەسا و ساداتی کیرام و ڕؤەسای مەئمورانی عەسکەری و مڵکی حکوومەت و ئەشراف و منەوەران و ئەهالی کوردستانەوە دەرحەق بە شەخصی من ڕەوا بینرابوو گەلێ متەشەکیر و مفتەخیرم، بەڵکو هەر فەلاکەت و ئەزیەتێکە لە ڕێگای خزمەتی ئازادی و خەڵاسی ئەم میلەتەدا بەسەرما هاتووە لە بیرم چۆتەوە. خدا هەموو لایەکمان موفق بکە. سمکۆ. گەڕانەوە بۆ سنوور. سمکۆ لە سلێمانی لەگەڵ تورک پێگاتەوە. لەو ڕۆ حیلمی نووسیوێتی سمکۆ لە دڵا تورکی خۆش نەئەویست، جگە لەما تورکەکان تازە دەستیان لێوەشاند بوو، برینیان کولاندبووە، لەبەر ئەوە بۆی بکرای و هیوای سەرکەوتنی ببوایە بە هەموو جۆری هەوری ئەوەی ئەدا کە تۆڵیان لێبسەنێتەوە.
بەڵام هەواڵی بە جۆرێکی ترە هاتە بەرچاو. پڕۆپاگەندەی ئۆزدەمیر و لاگیرەکانی ئێجگار بەهێز و وەستایانە بوو. تای تەرازووی سیاسەتی تورک لەسەرەوە بوو. لەو لایتری شەوە خەستە و پارچەی لە جەرجی سمکۆ بە دیلگیرا بوو لە لای تورک بوو. لە خەزێنی پارەکەشی دوای تاڵان و لە ناوچوون نزیکەی 20,000 لیرەی ئاڵتوونی لەوان لە سندوقی فرقەدا دانرا بۆ مابووەوە. چ لە ئێران و چ لە تورکیادا بستی عەرزیشی دەست نەئەکەوت کە تیا بحەوێتەوە. تورک بەڵێنیاندا گیراوەکانی بەربدەن و پارەکانی بدەنەوە، لێی بگەڕێن لە مولکەکانی خۆیان لە تورکیا دابنیشێ. سمکۆ سلێمانی بەجێهێش بەرەو ناوچەی باشقەڵا کە نزیکی مەڵبەندی ژیانی خۆی بوو. کەمالیەکان ویستیان لە گەمەی سیاسی نێوان خۆیان و ئینگلیزدا لە کاتی ئاڵۆزانی کێشەی مووسڵدا لە بەرامبەر هەڕەشی ئاسووریدا کەڵک لەم وەربگرن. کاربەدەستانی تورک لەوان داوایان لە سمکۆ کرد بچێتە مەرکەزی ویلایەت و سەر بۆ حکوومەتدا بنەوێنێ و دڵسۆزی خۆی بسەلمێنێ. باڵێنی شەرەفیاندا بووە لەو چوونەدا بە سەلامەتی بگەڕێتەوە. بۆ دەربڕینی دۆستایەتی فەرماندەی ئۆردوی تورک لەوان 200 لیرە و هەندێک تفەنگ و فیشەکی بە ئەحمەد تەقی و ڕەشید جەودەت و وەهبیبەجی یاوەری خۆیدا بە دیاری بۆ نار. سمکۆ مەرجەکانی قوبوڵ کرد، خۆی و هەندێک لە پیاوەکانی چوون بۆوان. کاربەدەستانی تورک بەڕێزەوە پێشوازیان کرد. سمکۆ میوانی فەرماندەی ئۆردو بوو، 1000 لیرەی تریان لە پارەکەی خۆی دایەوە لەگەڵ هەندێکچەکی تر. وەکو سەرچاوە کوردیەکان ئەجێڕنەوە کاربەدەستانی تورک بە سمکۆیان وتووە حکوومەتیان قەرەبڕیاری داوە 1000 سەربازی پڕچەکی تورک بە جلوبەرجی نەتەوایەتی کوردەوە بخەنە ژێر فەرماندەتانەوە. لەگەڵ هەموو هێزینەتەوەدا حکوومەت چیتان پێویست بێ بۆتان ئامادەکە، بەم هێزەوە بچنە ئێران شوێن جێگای خۆتان بگرنەوە، لەوێ ئەحمەد ئاغای برات بە وەکالەتی خۆت دابنێ، خۆشتان بە هێزەکەتانەوە بچن بۆ کوردستانی خوار و بۆ یاریدەدانی شێخ مەحموود و عەبازاغا پێکەوە لە دژی ئینگلیز. سمکۆ بەم قسانە زۆر دڵخۆشە بێت، ڕێگەی ئەدەم بگەڕێتەوە بارگاکەی خۆی چاوەڕوانی ئەو 1000 سەربازە بێ بۆی بنێرن. بەڵام پاش ماوەیەک ئاگاداریان کرد بەهۆی باری سیاسی ناودەوڵەتانەوە مەسەلەکەیان دواخستووە. ئینگلیز بۆ ئەوەی گوشار بۆ سەر تورک ببات سنووری خۆی لەگەڵ دەوڵەتی تازەی عێراقداوا دیاری بکە وەکو ئەوان ئەیانەوێ و بۆ ئەوەی تۆڵە لەو هۆزە کوردانە بکاتەوە کە بەرەنگاری دەسەڵاتی بەریتانی بووبوون و هەندی ئەفسەری ئینگلیزیان کوشتبوو. ئەویست ئاسووریەکان لە بادینان لەسەر سنووری تورک نزیک مەڵبەندی مێژووی خۆیان نیشتە جێبکە. تورکیش ئەیانوێ سمکۆ بەکاربێنن. مەسەلەی نیشتەجێکردنی ئاسووریەکان سەری نەگرت، هەرزوو هۆزە کوردەکان ڕوبەڕووی ڕاوەستان. مادەی سێمی پەیمانی لۆزانیش لە تەمووزی 1923دا بڕیاریدا مەسەلەی مووسڵ بخرێتە بەردەمی کۆمەڵی گەلان ئەگەر تورک و ئینگلیز لە ماوەی 9 مانگدا نەیانتوانی بەخۆشی بەلایشی دابخەن. تورک پێویستی بە سمکۆ نەما. هەوڵدان لەگەڵ سۆڤێت. هەر لەو ماوەیەدا کە سمکۆ لەسەر سنووری تورکی ئێرانی بوو، کۆمەڵی ئیستیقلالی کوردستان بە سەرکردایەتی خالید بەگی جەبرانلی خەریکی خۆ ئامادەکردن بوون بۆ شۆڕش. خالید بەگ لە سمکۆ ڕائەسپێرێ پەیوەندی لەگەڵ سۆڤێت بکە و داوای پشتیوانی و یارمەتیان لێ بکە. سمکۆ بۆ ئەو مەبەستە ئەحمەد تەقی ئەنێرێ بۆ دیتنی کۆنسولی سۆڤێتی لە ورمێ. ڕاستپاردەکانی سمکۆ بۆ سۆڤێت بریتی ئەبێ لە دووشت. یەکەمیان ئەگەر رووسیا قایل بێت ڕێک بکەوێت لەگەڵمان، من ئامادەم هەموو کوردەکانی لەگەڵا ڕێک بخەم بۆ یارمەتیەکی سیاسی و دەستکەوت و چاکەی رووسیا. بەو مەرجەی رووسیاش ئامادە بێت بۆ یارمەتیدانی کوردەکان بۆ سەندنی سربەخۆیی و وەرگرتنی مافینەتەوایەتیمان. دووەمیان ئەگەر ئەمەش نەکەن یارمەتی شخصی خۆم بدەن بۆ گەڕانەوە بۆ شوێنوجێ خۆم لە ئێراندا لەسەر بەڵێن و چاودێری رووسیا. کۆنسولی رووسی لە وەڵامدا وتبووی بە ئیسماعیل خان بڵێن داواکردنی یەکەمی لەگەڵ سیاسەتی ئەمڕۆی رووسیادا ناگونجێت و ناشیانەوێت دروی لەگەڵدا بکەن، چونکە لە پاشە ڕۆژدا کورد و ڕۆز ئەبێ ڕێکەون، بۆیە نایانەوێت بە درۆزن دەرچن لایەن. بۆ داواکردنی دووەم ئەگونجێت تێبکۆشین و هەوڵ بدەین بامخان لەمە دووە پەیوەندی بێ لەگەڵمان. یەکێتی سۆڤێت تازە پەیمانی دۆستایەتی و هاوکاری لەگەڵ حکوومەتەکانی ئێران و تورکیا بەست بوو و بەڵێنیاندا بوو بە یەک یارمەتی دوژمنانی یەکتری نەدەن. یەکتربینینی ڕەزاخان و سمکۆ. ڕەزاخان دوای ئەوەی بوو بە سەرداری سوپا و وەزیری جەنگ لە مانگی زیلقعدەی 1343 هیجریدا سەردانێکی ئازەربایجانی کرد. ئەوسا عەبدوڵاخانی ئەمیر تەحماسپی فەرماندەی لەشکری شیمال غەرب بوو. ئێران بەناو لە سمکۆ خۆش بوو. لەو سەردانەدا ڕەزاخان و سمکۆ لە شاری سەڵماز یەکتریان بینی. نووسەرێکی ئێرانی لە زمانی دەبیر ئاعزەم بەهرامی کە سەرۆکی کابینە و هاوڕی ڕەزاخان بووە لەو سەفەرەدا چیرۆکی ئەو یەکتربینینە بەم جۆرە ئەجێڕێتەوە. لە ماوەی چەند ڕۆژێکە فەرماندەی لەشکر بەو پەڕی خۆشیە و کەوتە پیشاندانی پێشکەوتن و ئیسلاحات و باشیەکانی زمانی خۆی. ڕێگای زۆر و جادەی شۆسەدار و سەربازخانە. سەرۆکەکانی عاشیرەتەکانی بان کردە خزمەت. لەوانەویستی ئیسماعیل ئاغای سمکۆی ناسرا و لەگەڵ سەرداری سوپا بەیەک بگەێنێ. عەبدوڵاخان لە پێشەوە تەلەگرافی بۆ ئیسماعیل ئاغا کرد لە سەڵماز ئامادە بێ تا بە خزمەتی حەزرەتی ئەشرەف شەرەفیان بێ.
حەزرەتی ئەشرەفیش لەگەڵ عەبدوڵڵا خان و چەند نەفەر هاوڕێگاکانی خۆی کە لە تارانەوە لەگەڵی هاتبوون چوونە سەڵماس. ئیسماعیل ئاغا لەگەڵ 800 نەفەر سواری کورد هەموو بەجلوبەرجی قەشەنگ و مەوهیبی کوردیەوە بە چەکداری ڕیزیان بەست بۆ چاوەڕوانی گەیشتنی فەرماندەی گشتی لەشکر. سەرداری سوپا کاتێ ژمارەی هاوڕێکانی خۆی کە تەنها ئەوانەی ناو دوو ئۆتۆمبیل بوون بینی و دیمەنی 800 سواری چەکداری کوردیشی لە پشتسەری ئیسماعیل ئاغاوە دی و بینی سەربازخانەکەش چۆڵا بێ ئەندازە ترسا و حەقیشی بوو. مەگەر ئەمە هەمان ئیسماعیل ئاغا نییە کە 400 نەفەر ژاندارمی بێچارەی بەو چەرمەسەریە کوشت، مەگەر ئەمانە هەمان سوارانی نین کە یەک لە دوای یەک بەو پەڕی دڵڕەقیەوە خەنجەرە ترسناکانی خۆیان لە پرشاڵی قوتوری خۆیان ئەکێشا و ورجیان ئەدری و مەمچیان ئەبری و سەریان ئەپەڕاند. ئەم فەرماندەی لەشکرەمان گەوجێکی چەندە سەیرە کە من و خۆی بەم جۆرە بە دەست بەسراوی خستۆتە داوی ئەو جانەوەرانەوە. ئێستا تەنیا فەرمانێکی ئیسماعیل ئاغا کافیە بۆ ئەوەی ئێمەش وەکو ئەو ژاندرمانە کوتکوت بکەن. لەگەڵ ترسی زۆردا دیسان سەرداری سوپا وەکو هەمیشە ڕۆڵی خۆی بە باشی یاری کرد، هەرگیز پەشۆکانی دەرنەخست. تەنیا یەک دوو کەس لە نزیکەکانی کە چاک شارەزای ڕەوشتی بوون و بە چەند نیشانەیەکی بچووکی دیارە پێیان بە شاردراوەکانی ناودەرونی ئەبەر تێگەیشتن. ئیسماعیل ئاغا هەر بە بینینی سەرداری سوپا لە ئەسپەکەی هاتە خوارێ و بە شێوەی خۆیان سڵاو و چاکچۆنی کرد، بەڵام سەرداری سوپا بە ئەنقەز زۆر گوێی نەدایە. بەلوتبەرزێکی زۆرەوە وەڵامێکی ساردی دایە و یەکسەر ڕووی کردە سەربازخانە. ئەفسەری لە پێش سەربازخاندا ڕاوەستا بوو بەو پەڕی ڕێزەوە سەلامی کرد، بەڵام فەرماندەی گشتی کە بەهۆی شتی ترەوە ناڕازی و تووڕە بوو گوێ نەدایە و لوتفی پیشان نەدا، تەنانەت شەلاقەکەی لە تووڕەیدا شکا. غەزەبی حەزرەتی ئەشرەف نەنیشتەوە، دوای چوە سەربازخانە ئامادەبووان هەموو بە سەرسامی ڕاوەستا بوون. کەس لەهۆی ئەوە تێنە ئەگەیشت. سەرداری سوپاش لە پێش ئەوەدا ئەوانی تر لە سەرسامی دەربێن ڕووی کردە ئەو ماڵەی بۆ شەو بۆیان ئامادە کردبوو. ئەو شەوە تا بەیانی نەنووست و هەمووی لە ناو ژوورەکەدا هات و چوێ کرد. ئینسافان حەقیشی بوو. بۆچی سمکۆشە و بە 800 سوارەکەیەوە نەیدا بەسەر ئەم 15 کەسەدا، هێشتا کەس تێ نەگەیشتووە. تەنانەت بیستم سمکۆش دوایی لە جێلی خۆی سەری سوورما بوو ئەفسوسی خواردبوو. لە کاتێکا کە پاش ماوەیەک دیسانەوە ئیسماعیل ئاغا بە هێزەکەی خۆیەوە چوو بۆ شەڕی لەشکری شیمال غەرب، بیستم بە نزیکەکانی خۆی وتووە من احتیمالی زۆردا ئەنێم لەم شەڕەدا بەشکاوی لە ناو بچم، بەڵام سەر ڕای ئەوەش ئەجەنگم، چونکە ئەمە چارەنووسی منە و ئەبێ گوێڕاڵی چارەنووسی خۆم بم. ئەجینا ئەو شەوەی سەرداری سوپا عەبدوڵڵا خان لەگەڵ چەند کەسێکی دەست و پێبەسرا و وەکو مەلی کە ساس کەوتبوونە داوی منەوە حەقوا بوو کەڵک لە ئێغبالی خۆم وەربگرم و هەمویانم کوشتایە. لەبەر ئەوە شەقم لە بەختی خۆم هەڵداوە مەحکومم بە لە ناوچوون. بە کورتی ئەو شەوە لە شانسی سەرداری سوپا سمکۆ خۆی گوتەنی کەڵکی لە ئێغبالی وەرنەگرت و بەیانی هەموو بە سەلامەتی لە سەڵماس دەرچوون و بەرەو سەڵماسی کۆن کەوتنە ڕێ. پاش بەسەربردنی تەشریفاتی سەردان و پشکنینی پێویست و بەخشینی خەڵات بە سمکۆ، سەرداری سوپا سەڵماسی بەجێهێشت و لەگەڵ هاوڕێکانی گەڕایەوە بۆ تەورێز. ڕاوی ئەڵێ کاتێ سەرداری سوپا بە ئەندازەی کافی لە سمکۆ دوورکەوتەوە لە نزیک قاوەخانەیەکەوە ڕاوەستا و هەناسەیەکی قۆڵی هەڵکێشا و بە زمانی حاڵوتی تووشی عەجەب تەڵەیەک بووین. واقعەن ئەم کابرا گەوجە ئێمەی هاویشت بۆ چ تەهلوکەیەکەوە، ئەوەندەی نەمابوو بە خۆڕایی تیا بچین. بحەمدیلا بەخێر تێپەڕی.